بینەرانی ڤارسلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. من ئێستا لەسەر زەی بچۆکم لە سنووری قازای پێشدەر بە دیاریکراوی لەسەر پەمپی پرۆژەی ئاوی قەڵادزێ. وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەراناوی ڕووی لە هەرمی کوردستان کردو بەمویەوە لە چەند شوێن کانیا و بەنداوەکان پڕبوون لە ئاو. زەی بچۆکیش کە لە سنووری قەزای پێشدەر بە هەمان شێوە هاوشێوەی شوێنەکانی دیکە بەهۆی بەرزبوونای ئاستی ئاوی ئەم زێ بچۆکە پرۆژەی ئاوی قەڵادزێ دو ڕۆژە ئاوی دابش نەکردو بەهۆی کاری ئەوەی کە ئاستی ئاوی زێ بچۆک یەکجار زۆر بەرز بووتەوە. ئەمەش وای کرد کە لێل بێت و بێتە قوڕڵی تاو. ئەلبەتە ئەم پرۆژەیە ئاو بوو زیاتر لە 800,000 دانیشتوانی سنووری قەزای پێشدەر دابین دەکات، بەڵام ماوەی دو ڕۆژە پرۆژەکە ڕاوەستەوە ئاو دەبش ناکات بەهۆی کاریەوەی کە وەک خۆیان دەڵێن ئەم ئاوە لێل بووە و قوڕڵی تاو بووە. ئەم پرۆژەیە توانای ئەوەی نییە کە ئەم ئاوە پاک کاتەوە، ئەگەر پاکیش کاتەوە کاتێکی زۆری دەوێت و تێچوویەکی زۆری دەوێت. ئەمە تەواوی زانیاریەکان لەسەر دابەشنەکردنی ئاو لە دوو ڕۆژی ڕابردوودا بۆ هاوڵاتیان و دانیشتوانی سنووری قەزای پێشدەر.